زانە ئاسیا یاخود کە ناسراوە بە زانای تار چۆتە سەر گۆڕی چارلی چاپلنەوە میوزیکێکی کوردیانەی لیاوە ئەیژۆ گۆفایەک بۆ ئەوەی کە خەندی خسوودە سەر لێوانی دیارە زانایتار بۆ خۆی بە کارە زۆر جوان و ناوازەکانی ئەناسرێتەوە ئەو چەند ئامێرێکی میوزیکی ئەژەنێت و لە ماوەی ڕابردووە لە وڵاتی بەریتانیا لەسەر شەقامەکان میوزیک ئەژەنێتەوە ئاماژی بۆ کردو کە ئەوێ میوزیکی کوردی و ئەو شێوازە کوردیانە بات بە گوێی ئەو خەڵکە بیانیانەیە بۆی ئاشنایەتی بۆ میوزیکی کوردی پێیا بکات و لە ڕێگای کارەکانی خۆی توانیوێتی چەندین جار ئەم کارانە دووبارە بکاتەوە تا بتوانێت خزمەتی زیاتری باشتر بە میوزیکی کوردی بکاتەوە لە ڕێگای ئەو میوزیکانی کا لەسەر شەقامەکانی ژەنێت هەروەها چارلی چاپلینشکا بۆ خۆی یەکتەرێکی کۆمیدیە هەروەها لەگەڵ ئەو شادەرهێنەرەوە ئاوازدانەرێکی ئینگلیزیە کە بە زۆری ناوبانگی بەهۆی ئەو فیلمە بێدەنگانەیەوە پێیا کردووە کە لە ڕابردووان نمایشکراونەوە پێش کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەم بە ناوبانگترین ئەستێری جیهانی بۆ لە فیلمدا.